بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. یەکەم نوێژی هەینی لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری کەرکووک بەڕێوە چوو. ئەم نەخۆشیە وەکو نەخۆشی هەڵامەتێک وایە، تەنگەنەفەسیەکی لەگەڵایە، تایەکی لەگەڵایە، نەخۆشیەکی سووکە، ئەو قوشقورسە نییە، ئەوە نییە کوشم دەبێت، بەڵام جۆراوجۆر باسی لێوە دەکرێت. مامۆسایانی ئاینی وتارەکانی هەینیان تایبەت کرد بە ڕێنمایەکانی تەندروستی و چۆنێتی خۆپاراستن لە ڤایرۆسەکە. ماڵەکانمان پاک و خاوێن ڕابگرین، دەستەکانمان بشۆین، جلوبەرگەکانمان پاک بێ، ئەو شوێنانی کە شوێنی گشتین تاقیم بکرێن، سپرتۆ و دیتۆڵ و ئەو شتانی لێ بدرێت بۆ ئەوەی کە نەخۆشی بڵاو نەبێتەوە، خۆمان بپارێزین لەو شوێنانی کە شوێنی قەرەباڵغین. ئێمە لە دیوانی وەقفی سونیشەوە هەمیسان ئاگادار کراوینەتەوە کە ئێمەش ڕێنەماییانە بە خەڵک ڕابگەێنین و ئاگاداری خەڵک بکەینەوە. ئەمە نەخۆشیەکە خۆپاراستن و چارەسەرکردن و ئینشاءالله دوعای خێر بکەین خوای گەورە ئەم نەخۆشیە لەسەر هەموو لایەکلا بەرێ ئەوانشی کە نەخۆشن خوای گەورە شیفای خێریان بۆ بدا ئینشاءالله. هاوڵاتیانش داوایان کرد کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و پاک و خاوێنی ڕاگرن و داواشیان کرد کە ئەم پەتایە نەکرێتە دەرفەتێک بۆ گرانکردنی بازاڕ و پێداویستیە تەندروستیەکان. من لەگەڵەوەیان ئینسان دایمە پاک بێ، دایمە مەسەلەن دەستی بشوە بە سابوون یان بە شامپۆ، یعنی پیسپۆخڵ نەبێ، یعنی هەتا کۆم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خواردن نانخواردن دەستنوێژیە، دەستنوێژەکەی دەستشۆرینە. ئێمە پێویستە لە دام و دەستگاکان، لە قوتابخانەکان، لە دایرەکان، لە مزگەوتەکان، لە ئاهەنگەکان ئەبێ تۆزێک وەکو جاران نەبێت، تۆزە کەمیکەینەوە، یەکتری ئاگادارکەینەوە، مامۆستاکان ئیرشاداتمان بدەنێ، مامۆستاکان ڕێنماییمان بدەنێ چی بکەین باشە. یا ڕەبی خوایە ئەم پەتایی کە بڵاو بووەتەوە بە سووک و ئاسانی لەسەر موسڵمانان هەڵیگرە، یا ڕەب العالەمین شیفا بۆن ئەو نەخۆشانە بنێرەکە تووشی ئەم نەخۆشیە بوونە. ئازەشکوور گەلی کوردستان، کەرکووک.